سڵاتان لەبێت دکتۆر ئاراز برادۆستیم لە پرۆگرامێکی نوێ لەگەڵتانم. هاتوومەتە شوێنێکی زۆر تایبەت. شوێنەکە زۆر قشت و خنجیلانە و جوانە. ئێرە خانووەکانی ئەوەی کە دەیبینن خانووەکانی گوندی مارامورێشن لە ناوچەی شووردۆشتی لە باکووری ڕۆمانیا. ناوچەیەکی ساردە لەبەرەوە دیقەتی خانووەکانیان بدەن. سێگۆشەیین هەروەها بە پوش داپۆشراون. لەبەرەوەی ناوچەکەش سارد و بەفراوی و باراناوی و شاخاویە. دەکەوێتە سەر سنووری ئۆکرانیا لە باکووری ڕۆمانیا. ئێرەش بە هەمان شێوە خانووەکانی گوندێکی دیکەی ڕۆمانیایە. من بۆ لێرەم چونکە بەرنامەیەکی تایبەت دەکەین لەگەڵ پزیشکێکی سەرکەوتووی کورد لە ڕۆمانیا. پزیشکێک کە لە باشووری کوردستانەوە هاتووە لە ساڵی 1982 و ئێستا کە زیاتر لە 4 ساڵە لێرەیە خزمەتێکی گەورەی پزیشکی هەمووەکو پزیشک هەمووەکو بزنسمان لە بوارەکە خۆیدا پێشکەش دەکات. 13 دامەزراوە و نەخۆشخانە و سەنتەری پزیشکی هەن بەسەر ڕۆمانیا دابەشی کردوون لە بوارە جیاوازەکاندا خزمەتێکی زۆر باش پێشکەشی ڕۆمانیەکان دەکەن و خزمەتێکی زۆر باشیش پێشکەشی مرۆڤایەتی دەکەن. چیرۆکی سەرکەوتنی ئەو پزیشکە کوردە لە بوخارستە بەیەکەوە لە مورێشەوە مورێش لەبیرتان بێت دەچینە بوخارست. با بڕۆین. نەخۆشخانەیەک یان پۆلی کلینیکێک کە یەکەم دامەزراوەی پزیشکی بوو کە دکتۆر نەوشار لێرە دامەزراند. لێرەنا ئێرە سەنتەری بوخارستە. باسی لێرە ناکەم. مەبەستم لە بوخارست لە ڕۆمانیا دامەزراند لە ساڵی 1996 بوو. با بچین ببینین. یەکەم کارم پاش اختصاص ئەم جێگایم کردوتەوە ساڵی 1996 لێرەوە دەستم پێ کردووە بە ئیشی خۆم. پەرم پێداوە زیادم کردووە تاکو ئێستا 13 جێگام هەیە. ئەو پزیشکە کوردە لەو ماوەی کە لێرە ژیاوە واتە لە ساڵی 1982ەوە کە هاتووەتە ڕۆمانیا تاوەکو ئێستا بەردەوام لە گەشەکردندایە. بەردەوام دەستگا و دامەزراوە پزیشکیەکانی نەخۆشخانەکانی سەنتەرەکانی زیاتر دەبن، کۆڵەتیان بەرزتر دەبێتەوە و زیاتر خزمەتی ئەم وڵاتە دەکات. نمونەیەکی زۆر جوان و زۆر سەرکەوتووی پزیشکێکی کوردە کە لە بواری بزنسی پزیشکیدا لە بواری بازرگانی پزیشکیدا سەرکەوتنێکی گەورەی بەدەستێناوە هەم خزمەتی خۆی دەکات هەم خزمەتی ڕۆمانیەکان. ئافرین. هزار 1996 دەستم پێکرد بە یەکەم یادەی توبیم کردەوە. ئێستا لە 2020ەوە 2021ەوە نزیکەی 13 جێگام هەیە لە هەموو ڕۆمانی. 8 لە بوخارستە و
پێنجەکەی دیش لە شارەکانی دینن لە دەور پشت بخارست نەفەری کارکەران ئەوی لە کرمژدەکە تقریبا 110 دکتۆرن هەتا 530 ئەوانی دی سستەر و سایق و ئەوی پێویستم پێەیە سوپاس بۆ خودا ئێستا 13 جێگام هەیە لەم جێگانە 5 مختبرم هەیە 4 ئیمارایم هەیە 4 سکانم هەیە 20 ئزعافم هەیە و سوپاس بۆ خوا من ڕازیم لە ژیانی خۆم. باش شتێکی دیکەتان پێ بڵێم ئێستا دەچینە نێو یەکێک لە نەخۆشخانەکانی دکتۆر نەوشار کە نەشتەرگەریەکی گرنگی تێدا ئەنجام دەدرێت. نەشتەرگەریەکە بۆ خانمێک ئەنجام دەدرێت. ئەمە نەخۆشخانەکەیە. سەیریکەن نەخۆشخانەکانی دکتۆر نەوشار هەمویان بە هەمان دیزاین دروستکراون. نەشتەرگەریەکە بۆ خانمێک ئەنجام دەدرێت. یەکێک لە باشترین پرۆفیسۆرەکانی ڕۆمانیا و ئەوروپا کە لێرە کار دەکات نەشتەرگەریەکە ئەنجام دەدات. دەچین بزانین چێ مەسەلە چی دەگوزارێت لە ژوورەوە. نەخۆشەکە گرێی هەیە لە هەردوو مەمکی. هەموو پشکنینەکانمان بۆی کردووە لێرە لە نەخۆشخانەکەمان. لێرە لە نەخۆشخانەی هیپۆکرات کۆمەڵێک پشکنینمان بۆی کرد. ئیکۆی دڵ و مەمۆگرافی بۆ پشکنینی مەمک و پشکنینی دیکەش. هەروەها نمونەی گرێیەکەمان وەرگرت. پێشتر نەشتەرگەریەکمان بۆی کرده بوو لە مەمکی چەپی. ئێستا لە لای مەمکی ڕاستیشی هەمان نەشتەرگەری بۆ دەکەین. من سال 1982 مانجی 2 دەی 2 گەشتمە ڕۆمانیا. بەڕاستی هاتم بخونم. سەبەبەکەشی چۆن بۆ هاتمێرە دوو برام لێرە بوون، دوو کوڕپلک و کچە پلکەکەم لە ڕۆمانی. ئەوە وامی لێکرد بێمە ڕۆمانی بۆ خوندن. تو بێم خوند. 6 مانگەکە ئەوەلی بەس تازیرم خوند زمانی ڕۆمانی. مانجی 1982 سەفی یەک بووم لە خلالی 6 ساڵ جامعەکەم تەواو کرد 1980 من شادەی دکتۆرایەتیم وەرگرتەوە. پاش کولێی تۆپ دەستم کرد بە اختصاسی قەلب دڵ 6 مانگ دەوام کرد گەڕامەوە بۆ هەولێر بۆی داکو بابم ببینم نەمیان هێشت بگەڕێمەوە نزیکەی 9 مانگ لە هەولێر مام. پاش مەحاولەتی باش 1990 گەڕامەوە ڕۆمانی دەستم بە اختصاسی دڵ کرد. 1994 من اختصاسی قەلبم هێنا.
ئێرە مۆزەخانەیەکی کراوەیە لە بوخارست لە پایتەختی ڕۆمانیا. ئەم مۆزەخانەیە تایبەتمەندیەکەی لەوەدایە هەموو خان و کەلوپەلەکانی نێوی یەکەم تعبیر دەکەن، گزارش دەکەن لە ژیانی ڕۆژانەی خەڵکی لادەکانی ڕۆمانیا لە سەدەکانی ڕابردوو. بەڵام جوانیەکە لەوەدایە کە ئەمان نەهاتوون تەنیا مۆزەخانەیەکی کلاسیکی دروستکەنەوە، نا، هاتوون ئەو خانوانەی کە لێرە هەن، ئەو کەلوپلوکەرستانەی کە لێرە هەن، خانووی ڕاستەقینەن. بۆ نمونە ئەم خانووی کە ئێستا بینیتان، ئەمە هەڵگیراوە، یعنی لە گوندێک لە گوندەکانی ڕۆمانیا بە تەواوی هەڵگیراوە و هێنراوە بۆ ئێرە، لێرە دانراوە، نەهاتوون دروستی کەنەوە. جیاوازەکە لەوەدایە. حسابی خۆت کە لەم مۆزەخانە کراوەیەدا 277 خان و کەرەستەی کۆنی جیاواز و جۆرا و جۆر هەن کە ژیانی ڕۆمانیەکان پیشان دەدەن. پێمان دەڵێن کە ڕۆمانیەکان لە کۆندا بەم شێوەیە ژیاون. ئەمە بۆ چییە؟ بۆ ئەوەیە کە یەکەم ژیانی کۆن مێژووی ژیانی خۆیان بگێڕنەوە، ئەمە یەکەم. هەروەها بۆ ئەوەشەکە گەشتیار بە خۆیان ڕابکێشن. بیرۆکەیەکی باشە، ساڵانە گەشتیارێکی زۆر سەردانی ئەم مۆزەخانەیە دەکات. هەم گەشتیار بۆ بوخارس ڕادەکێشن، هەم گەشتیار بۆ مۆزەخانەکەیان ڕادەکێشن. بەشێکی زۆری ئەم خانوانە لە سەرەتای شەستەکانەوە هەڵگیراون بە تەواوی و هێنراونەتە ئێرە. بۆ نمونە ئەمە یەکێک لەو خانوانەیە کە ڕۆژێک لە ڕۆژان ژیانی تێدا بووە. ڕۆمانیەکان تێیدا ژیاون و چەندین منداڵ لە نێو ئەم خانووە لەدایک بوون، ژیانێکی نوێیان دروست کردووە و چەندین نەوە لە ناو ئێرەدا ژیاون. بەڵام دوایی دەوڵەتی ڕۆمانی هاتووە ئەم خانووی هەڵگرتووە و هێناوێتی بۆ ئێرە. لێرە ژیانێکی زیندووتر دەبینی. مۆزەخانەیەکی کلاسیکی مردوو نییە، مۆزەخانەیەکی کراوەیە لە هەوایەکی کراوەدا، هەروەها ژیانێکی زیندووترە. واتە ئەم تەختەیە تەختەی ڕاستەقینەی ساڵی 1777 بووە کە تایدا ئەم خانووە دروستکراوە و ئەم تەختەیە ئەو کاتە دروستکراوە و دوایی هێنراوە بۆ ئێرە. زین کەسی لێە؟ مارێ ماڵەکە کەسی لێ نییە، چونکە ئەوانەی کە لێرە ژیاون ئەو کاتە نەوەی نەوەکانیشیان مردوون. نەخۆشخانەیەکی دەستنیشانکردنی شێرپەنجەی مەمک کە هی دکتۆر نەوشارە یەکێک لە باشترین سەنتەر و نەخۆشخانە و دامەزراوە پزیشکەکانی ڕۆمانیایە لە دەستنیشانکردنی شێرپەنجەی مەمک. با بچینە ئەوێ. لەم سنتەرە دەتوانین سەرجەم پشکنینە جیاوازەکانی وەکو سۆنار و پشکنینی سیتیسکان و ئێمارای بکەین. ئەمەش بۆ هەموو بەشەکانی جەستە دەتوانین ئەنجام بدەین. هەروەها پشکنینی ڕژێنی پەریزادە دەکەین لێرە. پشکنینی مامۆگرافی بۆ مەمک دەکەین بۆ ئەو خانمانەی گرفتی مەمک و گومانی شێرپەنجەی مەمکیان لێ دەکەین. لێرە دەتوانین پشکنینی وەرگرتنی نمونە لە ڕژێنی پەریزادە و لە سک ئەنجام بدەین بۆ پشکنینی خانەکان. پشکنینی گرێ و هەوکردنەکان دەکەین.
ئەمانە گەشتیارن هاتوونەتە ئێرە بۆی بچنە باڵەخانی پەرلەمانی ڕۆمانیا. نابێت بێتە بوخارستی پایتەختی ڕۆمانیا و نێیتە ئەم شوێنەی من. بۆ چونکە لێرە لە پشتی من وەکو دەیبینن یەکێک لە گەورەترین باڵەخانەکانی جیهانی لێیە. ئەمە باڵەخانەی پەرلەمانی ڕۆمانیایە. لە ساڵی 1970 سەرۆکی ئەو کاتێ ڕۆمانیا نیکۆلای چاوشیسکۆ بڕیاریدا دروستی بکات. لە ساڵی 1984 دەستیان بە دروستکردن کرد. لە ساڵی 1997 کاتێک کە باڵەخانەکە تەواو بوو کرایەوە نیکۆلای کوژرا بوو خۆی و ژنەکەی چونکە شۆڕش ڕوویدا بوو ئەو سیستمە کۆتایی پێهات بوو. ئەم باڵەخانەیە گەورەترین باڵەخانەی کارگێڕیە لەسەر ئاستی جیهاندا. قورسترینە لە ڕووی کێشەوە، گرانبەهاترینە لە ڕووی نرخەوە. 1000 ژووری تێدایە. ساڵانە خەڵکێکی زۆر گەشتیارێکی زۆر دێ بۆ ئەوەی سەردانی ئەم باڵەخانەیە بکات. شوێنێکی گەشتیاری گرنگە. لێرە لە هیپۆکرات ڕۆژانە نزیکەی 150 سەردانیکەر یان نەخۆشمان هەیە. چارەسەریان بۆ دەکەین. کۆمەڵێک نەخۆشمان هەیە کە گرفتی تەندروستی جددیان هەن. نەخۆشمان هەیە جڵتەی مێشک لێی داوە. نەخۆش هەیە کە پەلەکانی فلیج بوون. نەخۆشمان هەیە ژانی پشت یان ژانی جمگەی شانی هەیە. جگە لەمانە لێرە بەشێکی دیکەمان هەیە کە بۆ ژانی بەشی خوارەوەی پشت بەسوودە. سڵاو، من ماریام. من هاتووم بۆ هیپۆکرات. ئەمە یەکەم جارم نییە، بەڵکو سێم جارمە کە دێم. چونکە هەموو پێویستیەکی چارەسەرکردنیان هەیە بۆ ئەوەی لە ئازار ڕزگارت ببێت. من ئازارێک لە بربرمدایە و هاتووم بۆ ئێرە. چونکە ئەوانەی لێرن هەموو شتێکمان لەبارەی هەموو پێویستیەکانەوە پێدەڵێن. ئیجا زۆر ئاگایان لە هەر نەخۆشێکە کە دێنە ئێرە و هەموو پێویستیەکانی بۆ دابین دەکەن و تەواو یارمەتی دەدەن. Hi, tutto bene? Come sta? Fine, thank you. You? Okay, fine. Okay, what can we do for you? How can we help you? I have appointment with Okay. family medic. Okay. What's your name? Adriana. Adriana. Okay. Can you have a sit? Thank you. Thank you. ئەمە کاری ڕۆژانەی ئەم تیمەیە. ئانجی، ئەلێکساندرا لەگەڵ سیمینە. ئەمانە سێ کارمەندی یەکێک لە نەخۆشخانەکانی ئەو پزیشکە کوردن کە 13 نەخۆشخانەی دیکەی هەیە. باشە؟ لە کۆی هەموو دامەزراوە پزیشکەکان و نەخۆشخانەکانی 530 کەس کار دەکەن وەکو ئەم سێ کەسە. واتە ئەم 530 کەسە جگەلەوەی کە لێرە کار دەکەن و موچە وەردەگرن و خزمەتی پزیشکی پێشکەش دەکەن، خزمەتی خۆیان و 530 خێزانیش دەکەن. پزیشکە کوردەکەمان ڕۆڵێکی گەورەی هەیە لە ڕەخساندنی دەرفەتی کار بۆ ئەم هەموو خەڵکەی ڕۆمانیا. ئەمە جگەلەوەی کە
خزمەتێکی پزیشکی گەورەش پێشکەشی ئەم وڵاتە دەکات. لە کاتێکدا کە هاتووەتە ئێرە بەکارێکی سادە دەستی پێکردووە، بەڵام کۆڵنەدان، هەوڵدان، بڕوا بەخۆبوون، ئامانجی دروست، دیدگەی دروست گەیاندی بە ئەمڕۆ. ڕۆمانیەکان شانازی پێوە دەکەن پێش کوردەکان. من ساڵی 1995 مانجی 11 بۆ یەکەم زار هاتمە ڕۆمانیا و بوخارست کە پایتەختی ڕۆمانیایە. ئەو کات لە ڕێگای برای دکتۆر نەوشار، دکتۆر نەوشارم ناسی لە ساڵی 1996 سەرەتای 1996. دوای ئەوە لەبەر ئەوەی مرۆڤ دۆست بوون و یارمەتی خەرچی غەریبیان دەدا بە تایبەتی ئەوانەی لە کوردستان داهاتن، پەیوەندیەکەمان تونتر و برادریەکەمان زیاتر بوو. دکتۆر لە دوای چەند مانگێک لە ساڵی 1996 یەکەمین بزنێسی دەست پێ کرد، نۆرینگەیەکی دانا بە 12 دکتۆر جگە لە خۆی دەستی پێ کرد. ئەو کاتە خۆشبەختانە من بەشدار بووم لە ئاهەنگی کردنەوەی ئەو نۆرینگەیە. دوای ئەوە کە خێزانم هێنا و ئاشنایەتەکەمان تونتر بوو، ئەو کاتە من و دکتۆر ڕەوەندی کوڕم بەشدار بووین لە مارەیی وەک شایەت لە مارەیی ژنهێنانی دکتۆر نەوشار. هەروەها دوای چەند ساڵێک کە ئێمە گەڕابووینەوە هەولێر داوەتی کردین بۆ ئاهەنگی بوو گواستنەوە. لە ئاهەنگی بوو گواستنەوەکەی من و خێزانم بە تایبەتی لە هەولێرەوە هاتین بۆ ئەوەی بەشدار بکەین. دکتۆر نەوشار دەستی یارمەتی وەکو براکانی تری زۆر درێژە بۆ هەموو خەڵک، بە تایبەتی بۆ خەڵکی خۆمان. زۆر ئاساییە لای ئەو هەر کەسێک ڕوو لە نەخۆشخانەکانی بکە، ئەگەر پارەی نەبێ یارمەتی بدا و یارمەتی زۆر کەسی داوە. من شایەتی ئەو شتانم، هەر لەبەر ئەو دڵفراوانەی خۆیتی بزنێسەکەشی فراوان کردووە و هیوای سەرکەوتنی بۆ دەخوازین. مێدەوارین بتوانین سوود لە دکتۆر نەوشار وەربگرین بۆ ئەوەی ئەو بزنێسە بگوازرێتەوە بۆ کوردستان. مەرزنیە لە ڕێی دکتۆر نەوشار، بەڵکو لە ڕێی هەر کەسێک کە بتوانێت وەکو ئەو خزمەتی خەڵکی خۆی بکات. من دکتۆر ڕەزڤانم، بەڕێوەبەری نەخۆشخانەی هیپۆکراتم. ئێمە نزیکین لە سنتەری بوخارست. هەم خزمەتگوزاری ڕاوێژکاری و هەم خزمەتگوزاری نەخۆشەوانی و خەواندنی نەخۆشمان هەیە. لە نێو خزمەتگوزاریە ڕاوێژکاریەکان هەموو پسپۆریەکانمان هەیە لە بوارەکانی هەناو، چارەسەری سروشتی، نەشتەرگەری گشتی و میزەڕۆ، نەشتەرگەریەکانی خانمان و منداڵبوون، بە دڵنیاییەوە پزیشکی خێزانی. من پەیوەندی ڕاستەوخۆم لەگەڵ دکتۆر نەوشار هەیە و هاوئاهەنگیمان هەیە. ئەو بەڕێوبەری گشتی و خاوەن و گەورەی نەخۆشخانەکەیە. بۆ هەموو هەنگاوێکی باش بۆ باشترکردنی خزمەتگوزاریەکانی نەخۆش هاوئاهەنگی دەکەین. Da, izbor izbor este pe dreapta, da? Și pe stânga este o intrare la mijlocul clădirii cum a venit. Da? Acolo lăsați este la poartă și spune jandarmului că are programare pentru vizită. لەگەڵ دکتۆر نەوشار بەسەر بزنسەکانی دادەڕۆین.
بەڵام ئێمە هەمووی پیشان نادەین ئێمە 4 نەخۆشخانەی دکتۆر نەوشار پیشان دەدەین بەڵام ئەو خۆی 13 نەخۆشخانەی هەیە 13 نەخۆشخانە و سنتەر و دامەزراوی پزیشکی ئێمە 4 پیشان دەدەین وەکو نمونە ئەم ژوورە سنتەرێکی خێە بەکارهێنین بۆ نەخۆشی تەنەفس و بۆ سینگ ئەم خوێە ئەمریکای 5 میلیۆن ساڵە بەکارهێنین بۆ ئەو نەخۆشانەی کە هەیەە و پاش کۆرۆنا ئستعمالیان کردووە و ئەو مرکزە یەکەم مرکزە لە هەموو ڕۆمانیای ئێمە هەمانە لێروکانە نەخۆشێکی زۆرمان بۆ دێ لە هەموو منتیقەکانی ڕۆمانیای بۆ نەخۆشی تەنەفس. ئەمە بەشێکی دیکەی نەخۆشخانەکەمانە. لێرەدا لە مەلەوانگەکە ڕاهێنان دەکەین بەو نەخۆشانەی دێنە ئێرە و کێشەی بڕبڕی پشت و ئەژنە و باڵیان هەیە. دەتوانیت لەگەڵ منداڵەکانتدا ڕاهێنان بکەیت. ئەگەر پێویستت بە خۆپارێزی بێت دەتوانیت بیتە ئێرە. لە ئاوەکەدا جمناستیک هەیە. جمناستیکی ئاوی هەیە لێرە. لێرە 2 مەلەوانگەمان هەیە. دەتوانین ڕاهێنانی ڕۆیشتن بکەین بەو نەخۆشانەی ناتوانن بەڕێدا بڕۆن. ئەتوانم بڵێم گەڵک دار لە کەیفان گریاوم بۆ پێنتوک سەبەبەکەی چ بووە زۆر جار ئەو نەخۆشانە هاتوونە با بە سیارەی ئیسعاف با لە باوەش با لە بەتانیە هەموو جۆرێک ڕێگایەک گەشتونە لای ئێمە پاش 10 ڕۆژێک 15 ڕۆژێک 20 ڕۆژێک توانیتی بە پێخۆی لە خستەخانەکەمان دەربچی. ئەوە وامی لێ کردووە مەمنون بم لە ژیانی خۆم ئەوەی ئەی کەم. ژمارەی دانیشتوانی ڕۆمانیا بە پێی دوایین ئامار نزیکی 20 ملیۆن کەسە بەڵام ژمارەی ڕۆمانیەکان لەسەر تاسەری جیهان لە نێوانی 24 تا 30 ملیۆن کەسە بەڵام تەنیا 20 ملیۆنیان لێرە دەژین ئەوەی دیکەیان نەدەرەوە دەژین. ئۆکەی ڕۆمانیەکان وا بەناوبانگن کە گەرم و گوڕ و تێکەڵن بەڵام سەرەتا کە دەیان ناسی کە مامەڵەیان لەگەڵ دەکەی کە تەعارفیان لەگەڵ دەکەی زۆر تێکەڵ نین شەرمنن لەسەر خۆ و هێمنن بەڵام هەر هێندەکە شارەزایان بووی هەر هێندەکە بربەستی کۆمەڵایەتی بڕا ئیتر ڕۆمانیەک دەبینی کە تێکەڵە گەرم و گوڕە قسە خۆشە خواخوایەتی پرسیارێکی لێ بکەی لەگەڵ دێ بۆ شوێنەکە ئەدرێسەکەت ناداتێ زۆر تێکەڵ و گەرم و گوڕن لەبەرەوەشە کە کوردەکانی ئێرە دەڵێن ئێمە لە ڕۆمانیا مرتاح و دڵخۆشین بۆ چونکە ڕۆمانیەکان لە ڕۆکۆمەڵاتەکە لە خۆمانەوە نزیکترن. لیلیانە یەک بوو لە ئەو کەسانەوە چی پێش بکەمەوە پۆلیکلینیکەم هاتە قابلێکی منی کرد من بە تامان نەبووم ژن بێنم لە ڕۆمانیا لەبەرەوەش لە عەمری 46 ساڵ ژنم هێنا بە تەما بووم بگەڕێمەوە
فکرم دەکردەوە هیچ ڕۆژێک کچێکی بێگانە بینم بەس ئەوەی بەسەر هەولێر هاتوو بەسەر وەزعی هەموو عێراقات وامی لێ کرد فکرێکم بۆ بێ بۆ ژنینان بۆ لە ڕۆمانیا پێنکە نەم دەتوانی کچێکی کورد بێنم لێرە بژی و نشم دەتوانی کچێکی لە ڕۆمانیا بێنم بچی لە هەولێردا بنشم من هاوژینەکەم بەر لە 26 ساڵ لە سەرکار بینی دواتر دوای 9 ساڵ هاوسەرگیریمان کرد ئەو باشترین و نەرمونیانترین ئەو کەسانەیە کە بینی من تاوەکو ئێستا ئەو باوکێکی زۆر باشە ئەو پیاوێکە یارمەتی هەمووان دەدات باڵپشتی هەمووان دەکات ئەو باشترین هاوژینە کە هەموو یارمەتیەکی یەکدی دەدەین لە کاتی پێویست بۆ باشتربوونی پەیوەندیەکەمان هاوسەنگی کار و هاوژینیمان پاراستووە بەیەکەوە کار دەکەین ئێمە هەموو کارەکانمان پێکەوە دەکەین گرفتەکانی کار پێکەوە لە سەرکار چارەسەر دەکەین و لە سەرکار بەجێیان دەهێڵین شیرین کچمە ئەمری 13 ساڵە ئەم شتێکم شیرینە خۆی دایکەکەی بۆ من پاش خودداوانە براش کانشم بۆ من نازدارە بەس مان و مناڵ لە هەموو شتێک شیرینترە باوکم باوکێکی نمونەیە ئەو زۆر منی خۆش دەوێت دیاری زۆر جوانم بۆ دەکرێت لە ناخی دڵیەوە منی خۆش دەوێت هەموو شتێکم بۆ دەکات منیش بە هەمان شێوەم زۆرم خۆش دەوێت باوکێکی سەرنجڕاکێشە هەندێک جار دەمبات بۆ ڕاهێنان و یارمەتیم دەدات لە دەرەوە ڕاهێنان بکەم کە دایکم لێرە نەبێت ئەوهانم دەدات تا دەتوانم باشترین بم یەکێک لە خزمەتگوزاریە گشتیەکان گواستنەوەی گشتیە لە بوخارست لە ڕۆمانیا لێرە خەڵکی کەمتر ئۆتۆمبیلی تایبەت بەکاردێنن بۆ چکە گواستنەوەی گشتی تا ڕادێکی باش بەردەستە بۆیە گواستنەوە گشتەکە بەکاردێن ئێمەش بەکاردێنین بەس کێشەکە ئەوەیە من ناتوانم دانیشم حەزم لە دانیشتن نییە حەز دەکەم بە پێوە بم خەریک بووم مێنمەوە لە نێو ترامەکەدا ئۆکەی ئەمە بەشێکە لە گواستنەوەی گشتی ڕۆمانیەکان بەگشتی چۆن مامەڵەت لەگەڵ دەکەن و تۆ چۆن لەگەڵ ئەوان دەژی چۆن لەگەڵ ئەوان هاموو شەو هاتو چۆ و تێکەڵاویت هەیە بەڕاستی قەدر و قیمەتم دەزانن چێمە و هەر جێگایەک بمێ و بچم بۆ ماسانە زەحمەت نییە باشە یعنی ناتان بلێم
مشکلمەیە لەو دەوڵەتی قەدری ئەو خزمەتە گەورەیە دەبینن دەزانن دەزانن بەڵێ بەڵێ زۆرش دەزانن چ شتێکی ڕۆمانیەکان هەیە کە پێت خۆشە خەڵکی کوردستان بیزانێت ئەمەیان خۆش دەوێ کوردیان خۆش زۆر ئۆکەی کورد زۆرە لێرە ئەوی من دەزانم زۆر علاقم نییە بەس هەیە زۆر نینە دەتوانم بڵێم 20 کوردەك دەناسم لە بوخارستیان ڕۆمانیا بەگشت لە هەموو ڕۆمانی کەمن ئەرە وەڵا ئەمڕۆ لەگەڵ دکتۆر نەوشار و مام ڕزگار و لەگەڵ ئەم کۆمەڵە هاوڕێیە هاتینە ئێرە ئەمانە هەمووی هاوڕێ و کەسی نزیکی دکتۆر نەوشار و مام ڕزگارن مام حاجی کامەران لەگەڵ ئێمە هاتووە لە کوردستانەوە ماندوو بۆ لەگەڵمان ئەوانەی دیکە هەمویان لێرن کەسی یەکدین نزیکن لە یەکدی جاروبار ئاوا کۆ دەبنەوە قسەی خۆش دەکەن کاتێک خۆش بەیەکەوە بەسەر دەبن زۆر سپاسان دەکەم زۆر بەخێر بێن دەستان خۆش ئەمڕۆ بۆ ئەم دانیشتە کۆبوونەتەوە دەستان خۆش بێ هاتنتان هیوادارم زیاتر زۆر بێت زۆر سپاس دەکەین دەستان خۆش بیت منش سپاسان دەکەم بەمو دڵەوە ئینشاڵڵا یەکەم جار ئەوە ناوی دیسان دێنەوە طبعا پێکەوە ئەمە دەتانم بڵێم چەشنێک لە سفەوە دەستمان پێکەوتە چەشنێک سەرمایەمان نەبووە من لە سوید بووم بەایەکەیتەوەم جنسیم سویدیە بەایەکەیتم جنسی یۆنانی بوو خوافریکە نەوشار جنسی ئەو کاتی جنسی نەبووە بە زەواج عێراقی لێ دانیشت بوو پێکەوە بیرمان لێکردەوە دەبی دیسان دەست پێکەین باوکو دایکم تاعاان هەردووک کۆچیان کرد من لەوێ نەبووم نەیانم دی لەبەوەی دەبای خۆمان بگوین یەکتری ماگرت بە یارمەتی ئەو هەرسێک سوارمان بەوایکی دیشمە بوو لە کوردستان دەژیا وەمان لێکرد دەست پێکەین ئیش بکەین چونکە مەکتەبێکی باوکم نیمسە مەقاول بوو مەکتەبێکمان هەبوو کە بتوانین کەسابەت پاوە پەیاکەین ئەساسی سەرمایە ئەوی ئێستا هەمانە لە کاسباتاتەیە بە هیچ چەشنێک بڵێن پاوەی پیسی تیان نییە ئەلحەمدوللە لەگەڵ حکومەتی وەمانە ئیش دەکەم جس و جادە و شتی وە دروست دەکەم و ئیستثمارشم هەیە بەسیە زیاتر بیر لەوە دەکەم و کە ئەو خەڵکە ئەو مناڵ لەسەر ئەو شەقامە بە ئۆتۆمبیل لێو دەچی دەبی شەقامەکە بە باشی دروستی کەم بیر لەوەی بکەم ڕۆژێک لە ڕۆژان حادیسەی نەبی نەوەک شتەش لێ بێ و ئەوە دەمینێ ئینجا دەتانە بڵێم شوێنی خۆمان کەوتە ساڵ بە ساڵ تەمەعان لەبەر ئەوەی کە هەموو شتێک بە جدیاتی وەوی دەگەوینەمە هەموو شتێک بە جدیاتی نییە ئەولای یعنی بە هیچ نەزاحەتەکەمان زیاتر دەبێت